ئەلو سلێمانیە؟ سەرنجام ئەگەرچی زۆر کەمیش بێت پریشکی ئاگری جەنگەکە گەیشتە سلێمانیش، بەڵام هێشتا دیار نییە کە ئایا ئەمە یەکەم دوا پریشکی ئەو ئاگرە دەبێت کە چەند ڕۆژێکە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتوێتەوە یاخودنا. درۆن و موشەکەکان لە ئاسمانەوە خەریکی گۆڕێنی نەخشەی سەرزەوین، ئەمەشیان هێشتا دیار نییە نەخشەکە هەر بەڕاستی دەگۆڕدرێت یاخود تەنها گۆڕینی کارکتەرەکان دەبێت. ئەمریکا و ئیسرائیل دەست پێشخەر بوون لە هێرشەکان و تەنانەت گەیشتە ڕاددەیەک کەسی یەکەمی ئێران بە ئامانج بگرن. وەڵامی ئێرانیش بۆ ئەو هێرشانە دوولایەن بوو، لەلایەک دەستیان گەیشتە دڵی تەل ئەڤیڤ، لەلایەک دیکەش بەهۆی ئەوەی دەستیان بە ئەمریکا نەدەگەیشت بۆردومانی بنکەی سەربازی و شوێنی مانەوەی ئەمریکیەکانیان دەکرد لە وڵاتانی ناوچەکە: قەتەر و سعودیە، کوێیت، عومان، بەحرەین و ئوردون، ئیمارات، لوبنان و عێراقیش پریشکەکەیان بەرکەوت. لە ناو عێراقیشدا هەولێر و سلێمانی ئەگەرچی کەمیش بوو بێت کرانە ئامانج. هاوکات لەگەڵ دەنگی درۆنەکاندا زەنگی تەلەفۆنەکانیش لێیاندا. سەرۆک و سەرکردەی وڵاتانی جیهان هەر لە ساتەوەختی یەکەمی جەنگەکەوە دەستیان دایە پەیوەندی تەلەفۆنی و بیر و ڕایان لەبارەی جەنگەکە دەگۆڕیەوە. ئامانجی یەکەمی تەلەفۆنەکانیش کۆتایی هێنان بە جەنگ و گەڕانەوەی سەقامگیری بوو بۆ ناوچەکە. دیدار و تەلەفۆن و سەردانی بەرپرسانی ناوچەکە بۆ لای یەکدی لە دەوری خاڵێک دەسوڕانەوە چۆن لایەنەکان بگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆ. لەو نێوەندەدا زەنگی تەلەفۆن بۆ سلێمانیش هات. ئەو شارە نایەوێت بگلێتە ناو جەنگەوە و دەیەوێت ڕۆڵی میحوەری خۆی بهێڵێتەوە. The United States military began major combat operations in Iran. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کە لایەنی سەرەکی جەنگەکەن و هەر بە بڕیاری ئەویش هێرشەکان دەستیان پێکرد پەیوەندی بە سلێمانیەوە کرد و لەگەڵ کەسی یەکەمی حیزبی باڵادەست قسەی کرد کە بافڵ تاڵەبانیە. ئەگەرچی سەرەتا ئاژانسا جیهانیەکان هەواڵی پەیوەندیە تەلەفۆنیەکەیان بڵاو کردەوە، بەڵام دواتر بافڵ تاڵەبانی لە کۆبوونەوەیەکی مەکتەبی سیاسی حیزبەکەیدا چەند دێڕێکی ناو پەیوەندیە تەلەفۆنیەکەی ئاشکرا کرد و گوتی سەرۆک ترامپ بەرچاوڕوونی پێداون لەبارەی ئامانجەکانی ئەمریکا لە جەنگەکەدا وەکو چۆن سوپاسی ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستانی کردووە لە عێراقدا. سەرۆکی ئەمریکا دەرفەتێکی پێشکەشی بافڵ تاڵەبانی کردووە بۆ تێگەیشتن لە ئامانجەکانی ئەمریکا و گفتوگۆکردن لەسەر پشگیری هاوبەش بۆ بنیاتنانی هاوبەشیەکی بەهێز لە نێوان ئەمریکا و عێراق. 48 کاتژمێر تێنەپەڕی زەنگێکی دیکە بۆ سلێمانی هات. بەڵێ من عەباس عێراقچیم، وەزیری دەرەوەی ئێران، پەیوەندی بە بافڵ تاڵەبانیەوە دەکەم. عەباس عێراقچی و بافڵ تاڵەبانی گفتوگۆیان لەبارەی جەنگ و پێشهاتە سەربازیەکانی ناوچەکە کرد. سەرۆکیەکێتی جەختی لە دۆزینەوەی چارەسەری ئاشتیانە بۆ کێشەکان و گەڕانەوە بۆ گفتوگۆ کردەوە. گوتیشی هەموو هەوڵەکانمان بۆ پاراستنی سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. وەزیری دەرەوەی ئێرانیش سوپاسی یەکێتی کرد بۆ هەوڵەکانی لە پێناو سەقامگیری عێراقدا. خاڵی هاوبەشی نێوان ئەم دوو پەیوەندیە تەلەفۆنیە ئەمریکی و ئێرانیە بۆ سلێمانی جەختکردنەوەیە لە ڕۆڵی میحوەری شارەکە لە ململانیەکاندا. دروشمی ئێستای سلێمانی ڕەتکردنەوەی تێوەگلانە لە جەنگێک کە هی ئەو نییە.